ئەیڕۆ ئەخری وا دەبێ حەبوو بەکر دەرکت خەرانە بێ حومەرە سوور جامەکەم نەدگرم وا دەبێ بەجادت داڕاکێشم ئەنجنت دەکەم باشەوەی وا دەبێ باشە توخوا بۆ مۆنیکات و باشە دوورە دەزانی سارۆکەکەن خراپ بوو حەقڵی تەواو بوو شەر بێ ئەقڵم لە کارە باشدا هەچانە بوو ئەو بۆت بەجێهێشتم لەگەڵەت و دەلینک دراو باشەی وا دەبێ خۆشەویستانە با بۆ بمێنی چاوی لەکە سەری تیپتی فەش کردووە حەبوو بەکرد ئیوات پاڵداوەتەوە باش جامەکەم نەدگرم خۆشەویستانە زیزان خۆشحاڵم ئەو جە لە شاتم و خزمەتتان لە بەرنامەیەکی تازە بەرنامەی ژیانی جاران جا خۆشەویستان هەر لە باوزێ ئەمالە کوێستانەکانم خۆشەویستان چاوی لەکەن چەند بە سەفا ئۆهۆ دەبەرێت برم ماڵێ ژمرای حەبوو بەکرە ماشەڵڵا هێندی قۆزە مێوژان بخوا دێ ڕاییان دەبێ وەڵڵا وەرە وەرە بێناسی وەرە چاوت لێکە خۆشەویستان ئەزیزان هەچی لەو کۆخەی بخوا دەوەرێرە و ڕەبی دەرکت خەرانە بێ چاوت لێکە جا هەچی لەوی کۆخەی بخوا ماشەڵڵا دەڵێن گەروی نامێنی حەلەمی لێ نامێنی گەروی دەبێتە حەینیمانێکی گەروی حەسەنجیرێکی هەر دەڵێن لە بۆ خۆی گۆرانی بۆ دێت چاوت لێکە ئەها قۆخە جوانە پێی دەڵێن لاسوورە جاوەگە بێت و بیخۆی مەسەلە نەگەم لاکت دەبێتە لاسوورە جا قۆخەی بەتا من حەینی دەلەی تەبەرێت دیرە ئەلێ بەخوا ئەوە جا زاواکەشی هەر تکاتون ئەرێ لە ماڵی شێن حەبوو بەکر تخوا محەممەدی عاجی عەوڵا ئەهۆ دەبەرێت برم چاوی لێکە چاو چەندی لاق لەسەر لاقی داناوە چایدیش لە بەدەخواتەوە بە قەدی کوڵاوە چەندی زەریفە چاو پیاو تەیبیاتی دەستە چای ئەوه دەبەرێت مرم ئەوە چەندیجی کەڵە دانیش بەلەکەن عەبوو بەکری خۆشەویستانە زیزان ئێرە کوێستانەکانی باوزێن ئەوە ڕیحانان چاوی لەکە ماڵێ محەممەدیە ئەوە تاکاک سەلامون عەلەیکم ئەوە لێران گۆڵە بەنینە سلام عليكم كاكي دي بخير كاعو بكر كاك محمد او سولي خون تخوات شونن شاكن خاتم ورا بولاد ابرو جاري ورا خوش شويتان عزيزان خاتون هروكن اوركي لقلم ورا بعدلن شاشان لنا بداران ما شاء الله حي دلن محيدي شادكاتوا ورن درمانه ورا جيا اودن دانشن دبر بابهم دانشن سلام عليكم خوش كيتشوني شاشي بمزرتي جابابي مي دانشن بابي مكندار وش قوتي جيان ورا دانشا شوني شاشي يا اخويا بخير بين هو مالي باب تهاتوي مالي محمدي بلى لمي جاتوي والله حفتيك ليرين لبو خونا سوا يانا ونات نيرنا والله يا ربي خوشتها خواب راسة حصة شاري ناني بيري والله كاكا كليبا تاكم بينا بيستينو دبر بابت بيرو كوا بيستينو وش جعل ابو خو شاكي لكم باشا ايه وعزت شونا والله بأس نيورو شو لينا ابو والله برياني ولی نابو تخوا براسته باولی ربی پیم خوشه اوا شو ناب شو بریانی ولی نشاقت یکدوا والله بله تخوا براسته آنی سکان کوا کری محمدی ولی بالله سکان هم بینی اول میشه میوان واتون والله لا ينورو بيدابو تخوا براسته لا ينورو بيدابو باش أو بكرة أو على خجولي واني بالله مردي بورما ولا وش كنت وزالي شدا ولا زبر بابك مرم خوش ويسان عزيزان أوا هديما سريدة قلت قتلاني رشا أما محمدي هندي إيش بيك بدون أوته ما شاء الله حيني دلي برنجة بيت بركتبه هندي سريس بيبوه أدي والله جابا بينه وين هدي جاب ويبو مال خجولان والله جا سردان مال خزونان هر هبو هر دش بيو جا والله وتوه دمي داوا تاكي بله خبر هدي جابون باسك خريكي شي شكل والله جا خريشي حوزه بوين حوزندك او عوزه بوتشيا والله بو ملكو ماليو جابا شدي كانياوي لينينا والله كانياوي لين بلا كم بون او كم بون اصلا اذا كان كانياوي والله جا سرشي كانياو لا منطقة سيخران وشرادي تخواري وكان يكش لخواري كان يقدم خولي منشورة قادي قدم خولي ما صير ناقري توا وي بابر وتشب هدي بومباسكا ابونا لقي دسوت والله هدي جاندي بومباسكا زانم الاخوارنا كان يخصوت رازي
ئەرێ وەڵا تخوا ئەرێ چخوارنیشی خۆشە وەڵا جا هەموویان یەک لێکی خۆشترن مەڵە لێم دیارە بەرامبەرت دانیشتووە وەڵا جا ئێدەی خواردنی خەسوێر تایبەتن وەی یان ئیوا ئای چۆن دەڕی خەسوو دەزانیت چیە خەڵکی لای سولەیمانیەیە زمانی جوێیە بەڵێ ئەرێ وەڵا خەڵکی لاوێ تخوا بەڕاستە بەڵێ جاژنێ چاکە من دیومە وەڵا لە مەتکە بە پێکەوە بووی خوا. ئەما چ بکەم پیر بووە وەڵا جا پیر وڵی دەبێ بنا محەممەدی مەش پیاوی چاکە بۆ خوای محەممەد بیبژێری ئەمە ئەو شەکرێتیشی داوە نازانم لە بۆ تووشی شەکرێت وەڵا جا والله پێم ناخۆشە خۆ محەممەدی مەجاران دەستی زاری حەزیای داویشت والله ئیوا بوو بەس نازانم ئەخ محەممەدی مەبایدا دەبەر ئەو چاوت برم ئەها چاوت لێکە هەر پەراست و ماوە ئەرێ واللهی جاوە خوشکەیدا تا چەند خواردن خۆشە لەو مەنتیقانە داست والله جا باشە باش خۆش ماڵە بابەت زیاتر بەچیەوە مەشغوڵ والله جا هەندێک دێبەروشتیان کردووە و خەرێکی مەڵک و ماڵ و باخ و ئەو شتانن باشەکە دێ ماڵێ بابەت بۆوان کوێستانان تاکیدی زیێنیانەت و بۆ خۆت والله جا بە خۆی پێم خۆشە پێکەوە بین هەموو دەمێ پێکەوە بین هەفتەیەکی لێرە بین و بڕۆینەوە تەبان ڕەبی ماشەڵڵا و لێبێ ئێدیمە ئێدیمە خەدەنجێ ناکە باشین الحەمدولillah والله باش لەخوا بێزیێنی سوحبەتێ دەکەم تەبا ماڵی پێ دەڵێن هێدی لە چاوانی ڕادیار ئینسانی چاک جەنابیشت سلامت سپاس دەکەم خواولێک دینەکە ئینشاءالله وەڕەحمەت سلامت جا من چی دیکە ماندووت ناکەم ئەمە چاکەی هەستم دەیژێڕن دەگەڵ کاکێدی کاکێدی دەست خۆش بێ کە باب خۆشەویستان دا چاوت لەو شی نەچای بێ بزانەی چۆنە جاوە کتێکان لەسەر بێدام چاوە خۆ لە بخۆ دەبم باشە مەیمرێنەوە مەیمرێنەوە محەممەد ئەوە تام وەردانێ هێدی جان چاکەی دانێ دەی بابە دەی سەلام عەلەیکم جا من دێمە ئێرە دادەنیشم باشە لەکن محەممەدی دادەنیشم کاکە وازوو چۆنە پێم زەڕەتن والله چاکم بۆ تێکردو حینی دەلێ قەترانە چۆنە ئەمە چای ڕۆژ دەخۆمەوە کاکە وەرە چاکەم ژێرە بایم مەسەلەن ئەوە کوێستانە چی پێ دەڵێن ئەوە شاخە ئەو شاخە پێی دەڵێن سوورە گۆژی زین و سوورە گۆژی پێڵێن نێوانی عێراق و ئێرانە ئەوڕژ بۆی دوێ عێراقا بۆ دوێژە ئێرانە بۆ دوێژە ئێرانە باشەوە مەسەلەن بۆ ساردی ئەو شاخ خۆرە قەرەی مەسەلەن قەرەی لەوانە چێ دەدا لە قەندیلی ناڵم قەرەی لە قەندیلی دەدا چکە قەندیل شوێنشی هەتا بڵێ بەناوبانگ و ساردە لە کوردستان بەڵام ئەوەش هینی خۆی هەیە بڵێن فێنکاتی خۆی هەیە سەر لێرە ئەتو هیچ گەرمایکی دەبینی گڕی لێە لە بەرتادانە نیشتی ئێرە ئەو گەرمای لێ نییە وەکو گەرمێنەکان و بڵێ گەرمام زۆر دەبێت بە تایبەتیش لە شەواندا هەتا بڵێ پێنکو ئەوەیە لە دەرە بخەوی دەوێت بەتانی بە خۆدا لە ژوورش بەتانی بخەوی ڕاست دەکەی کاک بەکرد من لای تو مثلا نسا لێرە سەر حدودا جەنابی کاک محەممەد فەرمووی ئێرە سەر حدودا لە چ گوندێکی نێزەکەی زیاتر لێرە زیاتر لە قەلە ڕەشێ لە دەرماناوێ لە گوندانە نزیک دۆڵە بیە و لەوانە نزیک کاک بەکرد مەسەلەن من ئەو پادگانانە دەبینیم ئێرانە تا چەند زەرەدیان هەیە بۆ ئێرە بەخوای زەرەدێکی وان نییە بڵێ زەرەدیان هەبێگە خەڵک لیان نزیک نەبێتەوە هیچ زەرەدێکی وان نییە وایە باشە کاک بەکرد باشتەکەت پێ بڵێم ساڵانە من ئەو پادگانام نەدەبین وا هەست ناکەی زیات هات بنە پێشە دیوێ عێراقی بەڵێ زیات هاتوون لە هیندێک شوێنان هاتوون لە هیندێک شوێنان زۆر هاتوون بەڵێ باشە وا نەکرد حکومەت و تێگان بێ مەسەلەن بۆ نمونە پێ گربن ڕاوگان بە حکومەتی خۆن بڵێن کاکەوانە هاتوونە پێشێ بۆ چارەسەرێکیان شتێک ئەخر پێن ڕاگاندن بەڵام خۆ حکومەتێکی وان نییە بڵێ دەسەڵاتی ئێرانێت نییە و بڵێیان نەڵێ وایان دەڵێ نابێ هاڵۆزیاکە بەخوات با تۆپانن ئەیوە هاوانە ئەرێوەڵ ڕۆژوو دەبینەوە هاوانێری وەکە ماڵە محەممەدی دەبینی وای منە بۆ مەڕێوەڵ جا من باشتێ بکەین من ئێستا ئەمن ئەوەم دی خەریکی ئەو گاشە بەردانە بوون جا پێم خۆشە بچیم زانم ئەو گاشە بەردانە بۆ چ دروزەکەی چۆن و پێ هاتوون وڵا قوربان حەز دەکەی بابچین ناجا ئیشەکەی دەکەیت دا حەسن بە هەستە هێدی با بڕۆی دەوەرندەی دەبەرمرە سەلام عەلەیکم چۆنە چاکم بێم زەرەتن ئەوە کوتم هەستایانتم دەچین بۆکن زامێرە دەکەیت چی قوربان تەمام ئێرە هەڵدەقەنین ئێرە هەڵدەقەنی حوزێکی ئاوای لێ دەکەی تەختی دەکەین دەشتی دەکەین حوزێکی لێ دروست حوزێکی لێ دروست بەڵێ باشەوەنی ئاوێستاوە شەلالە دێتە خوار کەس زۆرە بەڵام دوان چۆنە بەهاران جارێ وا دێ ئێرە وایە شتڵێک شتێک دەکەی سەوزێک شتێک دارەچینی ڕاست دەکەی ئاوێکی وای لێ نییە ئەگە حوزەکەی لێ بێزە لەوانەیە هەر بۆ قەترە و ئەو شتانەش چاکتر بێ ڕاست دەکەی بە شتێکی کار ئەوە چی زەحمەتە ئێرە ڕەگەکەیان وڵی بەردی کەم لێن بەر بێ شانسی دەبێ خوارشی کەڵک لێ بکرێت لێمان کردووە و شاخەن دەرێ ناونەت دیوە
ئەو شاخە هەریوا دەمێنیتەوە بە چ دەشکێ والله بلنگو بچین و لنگو آنار چونیشی بی خوارێ بای کلکی لی پیدا هر دکین دی ئینشاءالله ئەدێ باشە گە کەڵەکەی لێرە بڕوخێنەوە ناتە خوارە و دەرگێزە نرو خینم هموی ئاها هر بخوی کنگر شاخه کانگە شاخ کمیشی لی در دینین هر باشه دی. کلکی و لولا باشه خوی لی پیدا دکین ئەو کەڵەکە هەر لێرە دەبێ مەسەلە تاولاش دەڕۆ حتی اولاش دروم حتی لا او آلبالوی دروین ڕاز دەکەیت ایر دش دبی توزش کشی دارخین ئەها بوی پشتو اوی قایم به دی ئینشاءالله بابینێرە بزانم ئەو شەلالە ئیشوێ دێتە خوارێ وەرە کاک محەممەد وەرە ئەو شەلالە بێ ناسی وەرە بابی بابم زانم ئەو شەلالە ئیچوێت ئەچکانێکە دێتە خوارێ ئەوە یەک کانیان دووکانێ دێتە او شلاله یک کانی لسر پیلن کانی سر کانی سار کەوتۆ تا مڵکی سارچیەوە وای بەڵام بەڵام مڵکی بەڵام سارکەی ئیسفادەی لە ئەو ئاوەی ناکەن لە بەرەوەی لە دامێنی مڵکەی ئەوان دێتە دەرێ ئاوەکە بۆ ئەو خزمانە ئێمە بۆ خزمان جاوە سەرچاوەکەی لەکوێ سەرچاوە سەرچاوەکەی لە سارچەیە لە سارچێە بەڵێ باشەوە هەروە گەرمە یا مەسەلەن هەتا دەگاتە ئێرە ناوەڵاوە ئێستا خۆ سار ئێستا توانین لێ بخۆیەوە سار من دەستم کردی بەڵام دەڵێم لەوانەیە هەتا دەگاتە ئێرە تۆزە گەرمتر بێ گەرمترێت بە جۆگادێ وای دووریشە لێڕە بۆیە 500 مترە 600 مترە بەڵێ باشەوە چەند ماڵی لەبەران لە خوارێ وڵا دەوری 15 ماڵ لە 15 ماڵ 16 ماڵ زیاتر ئەوەی مەسەلەن کە دەڕواتە خوارە چی پێ ئاو دەدەن وڵا جا هەمووی باغە زەرعات وەکو تەماتە و خەیار و ئەو زەرعاتانەش دەکەین بەڵام زیاتر باغە بە زۆری باغ بەڵێ هەنێوە دەڕوا دەڕوا بەڵێ بە شێمان دەکا بە شێمان پێم خۆشە ئەو ساڵ زۆریشە ئاو لەخوا زیاد ئەو ساڵ زۆر ئینشاءالله ئینشاءالله وەڕەحمان هەریوا دەمێنیتەوە قالبوو ساغ بێ لە ئیشم کردن ئەوە خوشکش ئای بوو هێنام ڕوم خۆنەوە باشە بە قوربان حەجەتم دای بە قوربانی چاوت بم شاوي بعض الشعراء لعبهم دو شاوي بعض توبنا والباشا لعبهم ديبين فرم معبرة ندان عاهم صعبهم روار روار خانم جان عمني جريم وارم عمني جوكوت وشرش ندوبيني دارهم جماعة رحمة سلام عليكم شلون ساكن بيم زرتن أول شيء سربي رسوتوي هاي بريت مرب ما مستعد شوني أحوالك شونا باش ولا أولا بانك بامي مولا وعزت شونا باشي ساعات باشي أو أتسري ذاك نوا والله وش شاتو ليكن شاتو باش وش كاتك بيدقاو شاتوا والله أم كاتانا بلين دور بري لما جايتر ومانجيك أبي بيجي ومانجيك أبي دور دا برو كوتاي خريكة برو كوتاي أروح زیاتر ئەگەلیان کەن چۆنیان بە داوان خۆنیان بۆ مەرە باش دەبێت وڵای تر بۆ خواردنە و بۆ کەسێ نەخۆشە تووشی کەم خوێنیە بێ و نەخۆشەیان ئەیکەینە مرە با و بۆ ئەو بابەتان بۆ چاوری خوێنیش باش نێوە بەخوا بوان نەمبیست و نازانم وڵا دەڵێن یەکە خۆشەویستانە لە باوزێ بووم هەنجیرم خواردن ئەو شاتۆشم خواردن ئەما دەڵێنی کوێستانێ بەتامترا بزانم زیاتر مەسەلەن ئەگەلیان دەکەنەوە بۆ ماڵانیشی دەنێرینیان لە بۆ بۆ ماڵ و بۆ خزم و بۆ دۆست و برادەر و کەسێ زانیمان نەخۆشە بۆ نێرین و خێرە شتێکی دیکە خوشکێ زمانت بۆ باوزیان ناسی دەبن من وڵا بەڵام بۆ خۆم خەڵکی باسییان بەڕاستە ماڵە باوکت لەوێ ئاڕەوەڵا لە باسییان وا هەبووە مەسەلەن ئیوە شتی بەڕێکەی لە بۆوێ بەخوا تۆزێ دوورە هەتا ئەگاتە ئەوێ زەحمەتەینا ئەرەوەڵا بۆ ئەوێش ئەگا سێ و بێ قەیسی بێ هەڵوژە بێ ئاڵو باڵو بێ ئەرەوەڵا شتێک ئەگە بزانیم بگاتەیە بەڵام ئەمە تۆزێ زەحمەت ئەگەر لێو کرەوە بیکەیتە ناو سەلاجە و سەهۆڵ ئەو شتانی نەتێکەسێ وا هەبووە ماڵە بابت بێ ئەرەوەڵا دێن بەخوا ئێستا نەهاتوونە ئەم ساڵ ئەرە بەخوایە ساڵانە دێن جارێک دێن بەخوای چۆن ئەو تەلەفۆنە باشە تەلەفۆنەکە هەیە بەهۆی تەلەفۆنەکەەوە کەمتر یعنی وەڕزیانەکەی هەر وەڕزیانەکەین بەڵام باشە بڵێن تەلەفۆنە هەیە ئارەوەڵا باشترە وەڵا پێم خۆشە دە باشە باشەوە
لێ وەکەندەی هەتامە سڵەن بۆ فڕکرد خۆشەویستان ئەزیزان ئەوەتە وا مامۆستا ئەوەتە مامۆستای جوگرافیای داشتی بێە وەرەولە سەلامن حەلێکم خوشکێ چۆنی چاچی بێمزەڕەتی وەعزت چۆنە باشی ئەوەتە کامێرەکە ڕوودەولاکە ئەوە یارمەتی داکرد دەدەی وا شاتوان لێ دەکەیەوە وەنە بۆ ئەوە لەکەن جێوە خەری کرد وڵار تاوێکە تاوێکە سڵ لەو پڕ کردووە لە بۆ کاچی بەخوای پڕمان کردە بەڕاستە پڕیشی دەکەین ئایشاءالله وەڕەحمە زانم تامیان چۆنە ترشە کوتیان زان کۆشتە تەواو کردە چ بەشێ وڵا لەسەر خێر وڵا جوگرافیا بەشەکە جوگرافیا مەسەلەن تا هین نەبووی بەخوای ئێستا زانکۆم تاوا نەکردووە ئای هاوار دەبێ بچم بخوێنم ئای هاوارت ئەرەوەڵا بۆچی دەخوێنی بۆ جوگرافیا مامۆستا جوگرافیا پێم هەرەوە خۆشە زۆرت ماوە وڵا ئەو ساڵ دەست پێ دەکەم ئینشاڵڵا بابەتی وماکی بگرێ مایک دەستم قەدە ناکەنە ئەولا بگرە جا بابینەوە لەش پێت تەواو کە دەخوێنەکە وڵا دەبێ بچمە ڕانی هەر لە ڕانیە شکر نزیکین لە ڕانیا ئەرەوەڵا چەند ساڵان دەبێ بخوێنی وڵا 4 ساڵە زانکۆ خوا 4 ساڵات ئەرەوەڵا جا وەرد دەگرن ئینشاءالله جاوڵا دەبێ خەریک بین تاوای دەکەین وا بەس تاعینەت کوا هەیە وتعینات نێنی بەڵام نەوەڵا بەس وەرجەگیرە ئینشاءڵڵا شەهادەکە هەبێ باشە وەنە بۆ هەر هەبێ باشترە ئەوە ڕۆژانە بەچێوە خەریکن لە گوندی وڵا خەریکی ئیش و کار و ناو مڵک و ماڵێ و بەسم بە زۆر لە ئیشی ماڵێ دەکەم ئیشی ماڵێ دەکەم مەسەلەن شێولێنان عایدی توە ئەدێ بیگەدی ئەوەی کەش وڵا گەیشێکی ناو مڵکی شەبێ هەر یارمەتیان دەدەم بە زۆر نا خوا بەڕاشتە والله خۆت وی زەریفنا دەبوو مەگێڕە بزانم چ دەزانی چ بزانم ئاخر لە خواردنەکان شێوی مەسەلەن وڵا هەموو شتێک دەزانم شکر وا بەڕاستە چۆن ئەلێوانێک سەر و پیا سەر و پێ ناوەڵا شتە قورسانە نازانم وا بەڕاستە ئەلێوانێکە شێوی بە غازی خۆشتانی بەدارە وڵا غاز ئاسانترە بەڵام بەدار خۆشترە بڵێن تامی خۆش بەدار خۆشترا ئەرۆڵا مەسەلەن لێرە تا چەند ماگان دەمێننەوە وڵا 3-4 مانگێک ئاوا 3-4 مانگ تا پاییز دوارش نەکوێ وڵا چینە و چاقڕنە چاقۆنە ناشار ئەرۆڵا باشە چاقۆنە خۆشتیانێرە وڵا منێن پێ خۆشترە خوشکم لێ خزم و برادەر و بەس برادەرەکەت نهاتون بۆ ئێرە نەوەڵا نان بۆ ئێوەڵا دوورە چۆن نانە شوێنە خۆشی ئەخر دوورە وڵا هەیە سارەی نییە هەیە مەجای نییە ئەو بەکە دا بێنە و سڵی بێنە بێنەوێم دەوێمدا ئای هاوە زانم زۆر لێکردوونەوە داوت لێ دەڵێ حەنی دەڵێ ڕۆژمارە ئەسیت خۆ پێ زۆر پێوە نەماوە برادەرەکانت چێن وڵا چێن دووسێ برادەری تاکم هەیە کچی باش دەتوانی سڵاو ڕێزیان لە بۆ بنێتەوە وڵا سڵاوم هەیە بەو هیوایان بێن بۆ ئێرە زۆریش دایان لێ دەکەم بەس نێویان چییە؟ وڵا یەکیان ناوی ڕێناسە یەکیان ناوی شانازە یەکیان ناوی لاڤینە ئیدی وا بەڕاستە زۆرن بە گلیم لێ نەکەن خوا بە کوشتم بەدا نانا ئێستا بڵێ سلااو لە هەمان دەکەم سڵاو ڕێزم بۆ هەمویان هەیە هەمویانم زۆر زۆر خۆش دێ ها بوو بەکرا بێنە بێ سلااو ڕێزت بۆ کێ ناردەوە بۆ هەمویان بۆ هەمویان بۆ هەموو خزم و کەس و کار و برادر و مەسەلەن وا هەبووە شتت بۆ برادری ناربێ بۆ مەسەلەن دەستە خوشکەکەت بەڵی چۆن چت بۆ ناردە ئەجا لە مەکتەب بووین هەموو شتێکم بۆ ناردە بڵێن هەرچی پێویست بوو بێ دیاری ئۆشتانەی ڕاست دەکەیت زیاتر چ خواردنێکی لێرە دەیدنێ بە زۆری مەسەناوەی کات و پێت خۆ وڵا کاک بێستون لێرە ها دوکان ئۆشتانی لێنیا بە زۆری دەبێ ئەو شتی لێرە هەیە ئەو ئەوان بەکاربێنی تەماتە و هاروێ و جا وڵا خۆشە با پێت بڵێم ئەو خواردنە کوردەواریانێک کە ئێستا هەیە زیاتر لە گوندەکان هەیە مەسەلەن پێم خۆشە بەڵام پیاوی وا هەیە لەسا لە شاریا لە هەموو خواردنێکی وەڕست بوو بەڵام ماشەڵا لێرە هەست خواردنێکی لێ نەی دەخورێ هەرتی لێنی دەخورێت ئەوەی لە شار هەز لێنێ لێرە دەخورێت ئەوە دێ وەرە نیوە چی بوو تخوا بەڕاستە خۆشەویستان ڕەبی ماشەڵای لێبێ وەک حەزرەتی یوسفیش جوانە یوسف زانم جەنابەت عەفوم کە مامۆستا زانم ڕۆژانە بەچێوە خەریکی وەڵی بە پەلەوەر و ئەوانەوە بخۆم ئاگام لێ ئای ئاگات لێ دەمن ئەو هەمووی ڕشتین ڕەبی سەری دەقڕێنە نێرێ وەڵا یەک سەعاتە خەریکین دای دێ ڕاستی دەگۆڕێکردن ئەوە کچێ چێیە باشە قەدێ ناکە خەتە یوسف مەسەلەن ئێستا برادەرت چێ لێرە هەیە وەڵی برادرم ئەلێرە نیمە یەک برادرمەش بە ڕۆژ دەسێ بگانی شوێر بم وەرە دانیشە باسی گاوانیت کە دابەت وەژێڕم وەرێرە دانیشەدا جاوە ساڵێکی بابەت وەژێڕم ساڵێکی ئەمە ئەوە تەقەماڵین لێرە
ماڵی مام حەسەنیش لە خوارێ بوو جاو دەردەی توم گەیوەتێ ماشەڵڵا کوشکێکیان هەبوو ئەمیش بە تەنێ لێرە دەماڵێدا دەمامەوە ئەما ڕادبێنێکی کۆنەن هەبوو گوێم لێ ڕادەکرد ماشەڵڵا قادر مامەندی و مەسەلەن ئەوی دەیگوت یاڵڵا کاکی زێڕەنگەرە لە نێوی چ بۆ بەختیار بێناسی حەلی گڵێنانی بێ دەڵێ یاڵڵا کاکی زێڕەنگە چخوا هەو بوو کوڕە خەڵکی سولەیمانیە بوو برازن دەزانی وانێک بوو میدیا حوسێن بڕە ڕەحمەتت لێ بێ هەبوو بەکرە دێ بۆ دەڵێ چ نازانم ئەبوو بەکر ماڵت خێرانە بێ یاخوا وەڵڵە دەفتەرە سینگت هێندیشی تێدا جابا بۆ تۆ جێرم قەناعەتم پێ بکە مەسەلەن بۆ نمونە ڕۆژێ دەچۆ گاوانی شەوێ دەهاتەوە دەتگوت کەلاکە دەنووس هەر چەندی بانگم دەکە وەرە دەمگوت وەرە تۆفیق کوڕە دەوفیق دەمگوت وەرە بە سەری تو ئەگە دەچوم سێ بەتانیان پێدادا بوو چەخچۆی لێ بوو هێند گەڕابوو لایەن کوێستانان وەرەوڵا برادەرەکەم نیش ئەو هەیە تخوا بەڕاستە وەڕست نابی بەتەنە لێرە ناوڵا خەتمان هەیە خەتوو هەیە موبایل و برجابانە بە عیبی برجابانە بە بۆ و هەتا لە تەکنەلۆجیا هەتا نەتە تەکنەلۆجیای دووربی خۆشترە ئیشتراحەت دەکا مێشکت ئاخر ئێستا هاتووە هەموو کەسێک پێێتی جا نابێ توش بێت شەوانە سەعات چەندەنووی وڵا سەعات 10 و 11 ئەوە حی حافرم ئەدێ مەسەلەن بوون من ئێستا ماڵ و لێرێ دەدانوشتیوا دەشوێ بوو نەبوو ئەرۆڵە ئای حافرم ئەو ساڵ پۆلی چەند بووی وڵا دەستم بۆ 6 زۆرە وڵا عیبینە عیبینێنی لە چه زیرەک بووی وڵایی لە بیرکاری و ئای حافرم زانست و ئای دەبەرت مرم ئینگلیزی و های دەبەر چاوانت مرم ئەرۆڵا لە هەمویان زیرەک وەی گیان و قەوەت لە خوای بە زیاد بێ ئەوە کێ توێ وا زیرەکڕبی ماشەڵات لی بێ وڵایی نا وە تایفەی داکت وڵایی ئەم بخۆم بە بام چوومە تخوا بەراسە یعنی من غەڵەتم کردووە دەدەڕۆم تازە توشتەکە تێکدا ئاخری وا دەبێ مکتومە دا خۆ دەچێەوە ماڵت خەرانم داکرد زیرەکترە خۆ ئاخر وڵایی بەبام دەسم بام چکا زیرەکترە تخوا بەڕاستە ئەدێ بۆ شتێکی لە بۆ من نەگوت لە چ زیرەکە بابت لە بیرکاری زۆر زیرەکە ئایڕۆ بیرکاری جاوەڵاگەوا بێ لەسەر حیساباتی یادەنێم ونە بوو جا با بینەوە بزانم جانەوەروشتی وا چی هەیە مەسەلەن بۆ منە گورگی هەیە ڕێوی هەیە وڵایی ڕێوی هەیە و چەقەڵ هەیە و بەراز هەیە و بەس گورگ و شت لێرە لێنە ئاودانی ئێرە ئەدێ ماروشتیوای هەیە ئەرۆڵە مار هەیە دوو پشکە هەیە ڕەشماری نییە ئێرە ئەرۆڵا ڕەشماری هەیە جاوە پێیان دەڵم بە ڕەشماران برادەر من دەڵم بەلای ماڵی وسپیدا نەچی وڵای پێ بڵێ باشە بانا پێی دەڵم پێ برادەر من ڕەشمار ڕەشمارێک عادەتی ماران دەخوا ئەوەی یەک دووەمینیشان خۆی تێنەگەێنی خۆ تێناگەێنی ماری ڕەش تۆزێک سەلامەتە ئەم ماشینی گیانگی و پێت وەدا وەڵڵا بە ئەحمەدە ڕیجێمی وەدا بوو ئەرێ بە زاتی خۆ جا بزانە دڵم چێگەوتم باشە جا من دەڕۆم بەجێت دێڵم جاوا گوێ ڕاگرە لە من هەتا پێت دەکرێت گوێ ڕالی داک و بابان بە وڵایی هەروەم ئافرم وەڵڵاهی دەستخۆش وەڵڵاهی زیرەکی گوێراڵیان دەبن ئافرم ئەدێ مەسەلەن وەکو منداڵ داواکاری چێ ئەو جادەتان حکومەت بۆ قیلەتا بکە ئەرۆڵا بۆ گوندی باوزێ جام دەمەوێ شەبارە بە گوندی باوزێ بڵێ جادەکان بۆ قیلەتا بکەن ئەها بە شاشەکەی بڵێ دەی وڵایی داواکاریم ئەوێ لە حکومەت جادەی باوزێمان بۆ قیرکەن ئای ئافرم چونکە بەڕاستی جادەکە زۆر ناخۆشە و سارش حەزێتی دەبێت ئافرم جا شتێکی کەش خەباتێکی زۆر زۆر کراوە لە گوندی باوزێ و کەڵە پیاویشن لە دەستداون ونە بۆ ئێستا بۆ خۆم مامم شەهید بۆ بەڕەحمەت یاڕەبی پێم ناخۆشە قسەت کرد بەڵام هەمیشا دەبێ شەهیدەکانیشمان وەبیر بێن ونە بوو جا من دەڵێم لەبەرەوەی کە شەهیدیان داوە شەهیدێکی زۆریان داوە پێم خۆشە گوندی باوزێ بەڕاستی خەڵکێکی زۆری لێ خەڵکێکی کورتپەروەرە پێم خۆشە ئەو جادان بۆ قیلەتاوکەن هەمیشا پێم ناخۆشە کاتێک هەڵبژاردن دێ یان کاتێک پێویستان بە خەڵکی ئەو کاتی بێن ئاوریان وێدەنەوە نا دەبێ هەمیشا میلەتی خۆت وەبیر بێ ونە بۆ جا داواکارم ئەوە تا کاک یوسف پێی خۆشە داواکاری چێ دەڵە داوا لە حکومەتی دەکەم گوندی باوزێ قیلەتاوکە شجوان جيان عاشقي وخلاص بي وكعباي كزناك مشاو جوان
هتوشي ونعبم روال وريفار كل عمتم بريفوال للبيب لموشي بالباوان في ذاك للبيب توزيري خالد شمجن من عيال للبيب خۆشەویستان ئەزیزان ئێرە کوێستانەکانی باوزەیە ماشەڵڵا حینی دڵی بێورانە بێوران هەواکی سازگار فێنێک دەرەجە یەک جا بە میوەجات ئەوە خاریشان لێرە کردوون ماڵە محەممەدی لێرە لە میوەجاتی لە تەماتەی لە بامیەی لە بانجانی پەکت ناکەوی ئیدێ و ماڵانی کە لێرن پێویستیان بۆی نییە کە بزنە شاری میوەجاتی بکڕن ئەوە خارە ئەهاوەتانی ئەوە خارە ئەوتایەکی دیکەش دەبەرت مرم جاو خارانە دەڵێن زۆر شنین بە ئاوە سات ئاو دراون دەڵێن ماشەڵا وەکو هەنجوی نێوان ئەوە ناخۆم جارە تادان شۆمەوە خارشی بەتامن ئەها چاویان لێکە ئەوە تا خاری ئەمما چاک ئەها ئەوە تا هەموو بەکر هذا برد فرم يا شو غادة أبي ليه بربي مالت خيراني أنا وتا زورت قادوا خوش بيتنا زيزان بيم خوشة بيناسي بيت إيرو وأولاد سبيتكا ها ما يمرينا وتشابي من إيرا أو سوى سوري بيدلن ديارا أو سوى سورة بيان راجان دين كان سوي شيء بتامة مثلا لا شيء ولا كي تشا وانا بيدلن سوي لا سورة أو تاني خوش بيستان لا خبريدا هاتون ربي ما شاء الله يدبي أوتا جامن ستاقيد كموه بن مناراتي إيوه أها أوتا شاوت ليه ما شاء الله عيد الله هنجوينا أو بكر ولا لا تولا أو تشبو أو يدي شنو من دالا أها لا نخش بيستان تعال بكر شدتنا واحد أول شيء وكيا أها لا خبري ده هاتون لن يخشها عند برت مرم ما شاء الله تساوي لكن هالراي بسينم همو هالدبرم بلان ظلمنا أمن دبرو دمرم بتعمو خوشن أمن بجيب ديالم خصمي دي كم بس جان ده كم وا بين ناس دبرو درم كاميرا أنت كبزانة شونه ئای کابانێ دەوڵەمەندە کە زیێڕەش وەک کەمەندە کەوتومە سەودا سەران دەڵێم ماچت بەچەندە نرخی بازار مەشکێنە مەیهێنە خوار بەزەندە هاتوومەوە بۆ باوزێ جێگاومە و تەنی بەندە بەسەد سوێدی نادەم جاخاک و دۆڵ و جادا شاخ و چێوی ئەستەما وەک بێستونی فەرهادا شاخ و چێوی ئەستەما وەک بێستونی فەرهادا ئەگەر هاتی بۆ باوزێ سەرێک لە کوێستان
کوێستاناندا غەم و پەژارەی دڵێت هەموو دەڕۆن بەبادا غەم و پەژارەی دڵێت هەموو دەڕۆن بەبادا ئای برۆت هەڵمەتە چێنە چاوت پڕ دەبێتەوە ئەوەی دوێنێن دەزانی ئاوڕۆم لەبیر چۆتەوە چێدیویە لە سانیەکدا شەو ڕۆژ بن پێکەوە دەڵێن ئەو بەجۆ بڕوە تازە ناگەڕێتەوە بەڵام گەرنتی دەدەم بەو شێخەیکانیکەوە سەردانی کوێستانانکە دڵت پێی دەبێتەوە هەفتەی ڕۆژێکی وەرە حومرت گەنج دەبێتەوە حومری 50 ساڵەش بی بۆ 20 ساڵان دێتەوە حومری 50 ساڵەش بی بۆ 20 ساڵان دێتەوە های چنارەیە لاولاوە دوورم لێ ڕاوەستاوە دەڵێ هۆڕەی لۆکەیە هەلاج هەڵی پێچاوە هاتوومەوە بۆ باوزێ وەک بەهەشتی نەخشاوە هاتوومەوە بۆ باوزێ وەک بەهەشتی نەخشاوە بەسەر سوێدی نادەم ئەو خاک و دۆڵ و ئاوە بەسەر سوێدی نادەم ئەو خاک و دۆڵ و ئاوە بەڵام حکومەتی هەرێم ئێمەی وەبیر نەماوە بەڵام حکومەتی هەرێم ئێمەی وەبیر نەماوە بەوجە دەیدا هاتووین هیچن بۆ قیل نەکراوە با بە گوندی باوزێ شەیدی گەلێک داوە با بە گوندی باوزێ شەیدی گەلێک داوە ئاوڕێکی لێ بدەنەوە زۆر پیسن لێ قەوماوە لە چاو ئەو شەهیدانە هیچ شتێکن بۆ نەکراوە لە چاو ئەو شەهیدانە هیچ شتێکن بۆ نەکراوە خۆشەویستان ئەزیزان کوێستانەکانی باوزێ دیارە شوێنێکی بە ئاوە وەکانیاوە یانجۆیە خەڵکێکی زۆر لێرە تەماتە و هارویە وشتیوە ئەی ئەو منداڵە بۆ بەتەنێ لێرەیە ئای چاوت ئای دەبەرێتی مەدەم ئەوە لە بۆ بەتەنێ لێرە چاوی من ئای ئای ئەوە چێ فرەداوی لێرە خوارێت بە زیادە منداڵەکەت لە بۆ داردین وەی یارم قەوەت وەڵ ئەی وەی گیان نەگری دەبەرێت مەرم نانا داکت بەجێ هێشتووی وەی گیان خۆشەویستان ئەزیزان لەو چۆلەوانەیە دیارە منداڵان لێرە فرێداوە قەوەت و ژیان باشەوە دەبێت شێ لێرە فرێدابێ خۆماڵیشی لێ نینە ئێرە باشە منداڵان بۆ لێرە داناوە دەبەرێت مێرم نەگری نەگری وەڵا دەت بە ماڵیسە 2 تاسە شیرانت دەدەمێ باشە کێ لێرە فرێداوی ئای هاوار هێند برسێ خۆ قسەشی پێ ناکرێن خۆشەویستان ئەزیزان خوای گەورە منداڵی بۆ ناردین دیارە لەو چۆلەوانەی فڕیانداوە باشەوە چ داکێک چ بابێک دەبێ بێ ڕوحمانە لێرەیاندا نەبێ ئەو منداڵە هەبوو باکر دەوەرە وەرە 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 ئەوە لە شوێی ماڵت خەرانە بێخوا باشە منداڵە بوو ئەوی شێ فڕیانداوە منداڵەوە کاکە کابرایی هێدی توخوا بەڕاستە باشە بۆ لەو چۆلە ئەوە چی بۆ ئەو بۆ لەو چۆلەوانەیان فردا بابی بابم ئەو بۆ لێرە فرێدا دەها کاکە بیبەوە دەبەر بابت مرم بیبۆ چاوی من دەغات دەغات بیبەوە بیبۆ غار دەبەرێت مرم تم دەبێ منداڵی چی بێ بۆ خاتێکی خوای
مستوري مصايا مستوري مصايا سيدي سرد الصاد مستوري مستوري عاشي بلايتو يا نقرم ريزو صاد مستوري مستوري عاشي بلايتو يا نقرم ريزو صاد مستوري مستوري باشا ئەو پولا من نییە ئەوە دەستاری دەکا ئای ماشەڵات لێبێ چاوت لێیە دەستوری قەدیم بەکاربێنی پورامین پورامین وای سلام عليكم دانيشة وش تخواح المستا سلام عليكم تخواشتوني شاشي بيم زرتي بخ واقف بيم خوش بو وعزت شوني شاشي بيم زرتي مني لخوي يا ربي بخير امسد شابي من يا ربي توني بخير شاشي بيم زرتي توني باشي والله سلامتي زول باشا ما تشوني بخير بسرت ساوان ممنون سباس بخ وقتي خوش دستارم جيتوا ها اوي قديمة وابراسا هادي خوش أنا خالد درستيني كتبوا نا والله اولا نسمع دروس كرم بقارن هنا خالد چند دروست کراوە الحفتة كان شوێر بمەرێ والله خوانك دا مام محەممەدیش مابوو بله ئای مام عەمەدیش بەخوا خێزانێ مام محەممەدی پورە سڵان ئەو دەستاری دەجێڕە ئەرێ والله ئەدێ وەعزت چۆنە والله حيبي من لەگەڵ شەکرەی ڕۆماتیزمەی هیچ منية الحەمدولله لەکە پورە گوڵێ بوو بس پورە گوڵ توزة زختم هالرصي والله سنيا نيا زخت لي ما تسي جبين آدمي من الحكومة بحسي نترساهم ولا زختي لا ترسم نبخ واي والله باش دلهم خواه بزيادة وداميني جيدانو ايه واخي تخوار بوا والله نازن دغلمتي ما شاء الله دانكو شابلي لي داوا وبالي نازن والله انت عارف باشا وانا صوتك دكتوري بخواه زوا دكتورة انسارة ناكري يا بخواي بخواه شفاي بو بنيري باشا هبيري خاوي لبشتين ابو ادي والله دانكو بيوازي بيشاوي لقال هبيري خاوي لبشتين ابو ديكو خريبون هلا بي والله ودامي تقوى وانيكا أبا سوارة نا والله برويشها بله جابي لسي لكفتاني بزاني وحي شلون والله أو أبو برويشي دبي إيه زردي دكاين وزادي كاين ترخينا لقال شلمة أوه بله أي شوير بمري والله وأنا جابا بيد بليم بله فاطمة عساني نبي كاشي بله قناعتم بيبكا ترخينك يدروس دكت والله بالله والله هرزي دد مو بيقوي يا بخواي إيه دادي ترخينا شون أخو خزمي دم نازاني نستا شون نازاني شون دروس دبي دادي ذات خناوي زردك وشلمة شيدات زنو أيوة دو لقال تكلا دكيو إيه جا حفتي دا دبي دكيو دواي دكي السلكولي دخو تاو بو بترخينا جا أبو بابيد بليم إيه دلن سرطاني جلا دبا نا والله باشا دان قلت ما محمد ما دان قلت ما شاء الله حفتا دكتوري كتبو شاني بو إيه لو ترخيني خواد هر دي يقول هر روجه ودو روجه بوا والله حلم اللي لما ابو علم دا قلت ما عيدش يشا ايه اخوي ايه جابا بير نمشي دخل معه ولا كركان والله اكرم شيها هو كاك احمد كاك احمد اسمي اللي تاشيون بله هي دبر اسمي الله انا تبني مري والله أكتر سدي شيكلا يا شيكلا ادي لك سكان دا اكتر جوانا او بوكا خانش بوكا خان بله اي ها وارد لمن وزاد با اي فلانا ابدا بله شاوي لك عيدي دليوانك ابي كافروش نيوي سبيد لي عندي لي زمان او خزاني محمد يعني احمدي إيه كاك احمدي كاك احمدي ما شاء الله ليك والشاور هو احمدي ما زوانت ذا وامن ابو بخوا بوتشم زوانا جا والله جا دلن ما شاء الله هذا الشيء هذا احمد اسم زور زوانا احمد جا احمد خوينا قريبه احمد خوينا قريبه والله خوف قري ميبجي دي راديات اشهد بالله جا ولا بدي جا ما كم كل بورا بي دي انا ابو بري والله
شێوەکان چت وە بیر ماوە شێومە شتێک بەبیرە تخوا بەراست ئارێوەڵا کەخان لێ دەنێ کچەخان بۆ خۆم و کچەکەم و کەکەم هەمومان لێ دەنێ چێشتە قەدیمەکان بۆ خۆ لێ دەنێ مەکو دۆکڵی و کەشکەک و نسکێنە و ترخێنە و وای ترخێنە ئەوانە بۆ خۆم لێ دەنم لە ناوانەی دی ئەو ئەدێ دۆکڵی بەزڕە پنگی هیچ دەزانم لێنمەوە بەهارانە یان ئەدێ براکەشی ماون هیچێ ئیدەتوو برام شکر هەن لە خوای بە زیاد بێ لێت بەژاد بە سەردانت ناکەن ئەی چۆن واللهی پێم خۆشە چ خواردنێکیان بۆ لێ دەنێ وەڵا چەند پێ خۆش بێەوەی تخوا بەراست جا خۆ چێشت قەدیم ناخۆم ناو تازە هەوڵای باک نەکەی هەوڵای بە چاو زارە واللهی ماڵێ ئیسماعیلی بانجان کرد ئیسماعیلی مە دەگوت هەلووکە ماشەڵڵا کوتی ئای ئیسماعیلی مە بەوا دەڕوا ئیسماعیلەوە حەودانە ڕۆژە لەسەر جێگا چەخچۆکی لێیە قەناعەتم بگە کافری پێ مسڵمان دەبن دەرێ بەخوا ڕاستە وانێکە ئەوە بەتەماین گۆچانی لێرە دانێن پێت خۆشە لە خزمەتدام کوڕە گۆچانی چی هەموو کاتێکی ماڵی من ئێوەیە ئێستا زمانی گۆچانی نەماوەنە کاکە گیان هەموو ماڵی خۆتانن باشە تو باشتەکەت پێ بڵێ قەدیم ئەگە کەسێک دەمرد مەسەڵەن هەموو خەڵکینانی شێ خۆی دەبێت ئێستا و زەمانە ماوە ناکەم ناوەڵا نەماوەە وە بیرت دێ لێرام ڕابردوو بۆ باڵزێ خوا بەڕێ ئەدێ چێشتە فەقییانە ئەوشت بە بیر ماوە چێشتە فەقیانم قەت نەدیوە نازانم چۆن جاران زمانی قەدیم فەقی دەگەڕان نە ماڵان دەیگوت ماڵی بە فەقییان نازانم شتێکیوانە گو خەڵکەکەش شێوشتی وای بۆ تێدەکردن ئەرێ وەڵاوە منە بۆ ئەیوا ئەدێ ئێستا دامونەریتەکە چ ماوە لە مەسەنە لە باڵی جا لە باوزێ ئێستا دە دەستار هەیە و ئەوەشەوە گەنمە دەیکوتمەگای هۆ بۆ گەنمە کوتایە پێت بڵێمش چۆن دەکوتری دەبینە ئێستا خوشتێ خۆ پێ دەڵێ وەی پورێ خۆ بسم الله دای ئای گیان وەی گیان ئێستا خەڵک ناکوتێەوە بۆ ئەو دەزانێ بۆ چە بۆ چ دەبێ ئەوە یان گەنمەکتان ساوار ئاخر بۆ چ دەبێەوە والله جار لە بخواردنیە ئاخر لەگەڵ چ دەخورێ مەسەلەن گەنمەکتاوی دەلی لەگەڵ چ دەخورێ لەگەڵ چ دەخورێ گۆشتی دەخورێ جا دەبەرەفرم لەگەڵ ئاو تەماتێ دەخورێ دەگەڵ تەماتێ دەخورێ دەباڵی کەی ئەوە بۆ دۆ کلیوێ براکەم یعنی من بەزڕە پنجێ ئەخۆ ئەدێ لە بۆم پێ ناڵێ ڕەبی ماڵت خەرا ئەوە پێم گوتی دەبێنە بێ بڕەشی و من دەکات ڕاها هۆی بگرێ شارانم دێکە داخۆلاکە بەقام بنەکەی دەبێت لە باری بێ وانێوە تا لە بارە ئەوە بۆ چ دەبێ ئەوە دۆکڵی بەزڕە پنجێ نا بۆ دۆکڵی گەڵ کەشکان لە بۆ کەشکان ئەدێ بۆ چ دەبێ کوتت بۆ دۆکڵی گەڵ کەشکان جامیژۆنی وا دەڵێم شارانم لەکە لەکوێ ڕاتووی دەبێت ڕاهات دەکڕەبی بەخێری دەیماندوو بەخوای پێم خۆشە هاتووی بەخوای پێم خۆشە ماڵەکەت ئاوەدان کردەوە ئەدە بۆ نادە ساریشکەی لەگەڵم دەی خۆ ساڵانیان بە کوکچێکان دەکرد لای خوشکێ بەخوای دێ ئێرە کوڕە بەخوای دێ باش تیژ نەکەت بکتی لە ماڵێ وەرە دەی ئاخر چۆن دەبێت وەرە تو وەرە جا پێت دەڵێم باشە باش ڕەبی ماڵت خەرانە جا بمکوژە و بۆ چ دەکوژە هێندە توێ خۆشەگەرمی بکتی نەوەڵ بێنە بسم الله دەی قامکت وە بەرنەکەون قامکم بەرناکەوێت نانات و سێرانێ بکە بەخوای دێ بسێرانم لێ بکە ئەوە بۆ چ چەند منداڵتن چەند منداڵتن جانە سوار منداڵ دەکخوا پێت بڵێ کوڕکت وەڵا جا ڕای ڕاوەشتێ سوار منداڵە من دوو مۆخۆ دەچن دووش وەدا دەچن دوو حینی دەڵێ تاقەزی سپیدا ئەوی دیکەش دەڵێ خیرن من دەچن پێت خۆش بێ والله پێم ناخۆش ڕۆکەکەکیشم لە خارجە ئەخوا پێت بڵێ خوا تەمەند درێژ بێ سەلام دەگا کوڕی توش حیدەت بۆ دنێریتەوە بە شوێتان بە شوێتان بە شوێتان دێنیتەوە ئەرێ وەڵڵا بەخوا باشە ئەگەر نەی ناردایەوە چۆن دەبوو جا کوڕوە بادی خۆی دەچی چاک والله حەو بەکر دەینا چیش وەکداچێ دەچێ والله کچەکەم هەیە حینی دلێ قاقەزێ سیپیا داواکاری زۆر نان دەمێ بۆ نادێ بە من وای جادە دەمێ دەمدێ تو چاتری دە کوڕماون ئای جات سێبادوان بینی ئای سەری دەقڕێ دەم چۆن دەی دەمێ بەخوا نای دەمێ جادە فەرەشن خوای گەورە خەیدێ ناکەمە پێغەمبەر چەندی هێناون ماڵت خەرانە بێ هەر بە خێرا خۆشن مارە کردنەوی بەخوای دەناو ئەدی چۆن باساچی پێی ڕەو دەکات کوڕەوە تۆش نەک ناحاوێتە و جاد دوو شلان خان پێت ناخۆش نەبێگە دنیاوەژنی بۆ دەخواست
والله ژەهری دەرخوات دەداوە بەڕاستە خۆ ناوەڵاوە خوشکان دەبن ئەدی چۆن جا تاکە دەوام دو ئاپسیارانی با لێ بکەم دەوڵەت پێ خۆشە ئەگە پێ خۆش بی دەگە پێ خۆشنەوەی دێ باشە وای لێ دەکەم دا زۆر چاکە جا گوێ ڕاکە جانە ئەمەیان بەجێت دیاڵە نانا شەوێ لەکەم خوشە خۆ بە ناحەتم پێ بکەین نەچمەوە ئاوە کوڵم دەکەن بەخوا کورت ناکەن لەکەن من بەخوای لە ڕەندەم لەوەنەکارت لێکنە چۆن بەخوای لە ڕەندەم دەدەن نانا نەتەوێ بگەنمەی بە من بکوتی بۆ خۆ کە فەسکم زۆر ماندووە شەپڵەم دەگەڵە شەپڵە چێو دەبەرت مەشەلەن فێم دەگری تۆ بەختیار بۆمە هێنا فێ بگری من دەتۆقم کەچە زی لە چیرێ هەتا زی دەستە خوارێ شەر بێ بەشە خواری ڕاست بێکەوتێ قەبرم باێنێ بەچێ ئەگە ماندوو بفێت دەگریان ئەگەن کۆرە سوحبەتی دەکەم خاندتم ماڵت خەرانە مارت خەرانە بێت تۆ مەجای بتە سەرەکەی بەجێت دێڵم کوڕدا بەزەم مێڵە با بەخوای دەڕۆم پێت ناخۆشە ناڕۆی دەبێت لەکەم خوشکی خۆ جاخر نابێ بەخوای دەڕۆ کوڕە کۆبوونەوەنە نەتزانیوە چۆن لەسەر جادەی قیلە چاو داهەنگوو دەبێت جادەی قیل بینی لێ بۆ باوزێ جاوە کۆبوونەوە خەڵک هەموو لەسەر پردێ خربۆت زادەکەی دێنن والله جا ئیشاءالله هو الرحمن بەتەمای ئارێ والله دەی بابە دەی حەجە بەریت كم شيداتي كم شيداتي مسير الكردم مستور مستوريا صبر من هوايا قلبي نابردم مستور مستوريا صبر من هوايا قلبي نابردم مستور شيلاني خوشكم هو اللي شوية مالت خيراني بيري والله سلام عليكم تخوا براسوني شاشي بيمزرتي أحوال شونا ربي دستو شاوت خوش بنالي وشك بنوايا والله بلني أنا والله مشك بن بيم خوشة أو تاچن خوشي دابي سلامت يا ربي حتى چن پره بقول گلزاري ددري لگوندكان والله لها مش وينك پره بقول گلزار ددري لبروي هم بو جواني بو آرامي دل بو هم ضروري لجاني مرفدا بەڵام لێرە وڵا زۆر گرنگی پێدەدرێ پێم خۆشە باشە سروشتی گونی بە چێوە جوانە بە هەر هەموو شتەکانیەوە جوانە بە دار و شتە خۆڕستکەکانی بە هەموو شتەکانیەوە جوانە بە دار و درەختی بە هەوای چاک و فێنک وێنە بۆ ئاجا ئۆکسیجینەکەشی خاوێنە تایبەتە تخوامونە بوو ئەدێ خوارد نوشتی وای چەند لێ خۆشە والله هەر زۆر هەموو شتێک تخوا بەراشتا هەستا بخوا ئاوەکەی وا دەڕوا باقشام بکەین ئەدێ هاوسەرەکەت چۆنە والله لەخوا بزداد بە زۆر باشە تا چەند ماندووێ لە گوندی وڵی زۆر ماندوویە تخوا بەراشتا جامێڵی هێندە ماندوو بێ ئەدێ وانێکە جیاو گۆڵ و چ کردووە لە بۆ خواردنی والله ئەوە چیەوەجانەوە چیوە خودووە وانێکە چی پێ دەلێت وانێکە وانێک سەوزە وانێکە کەرەوزە تەڕەتیزە تەڕەتیزە ئەرێ وەڵڵا جا مەسەلەن باشتەکەت پێ بڵێم بۆشتی زەرور ناسنە مەسەلەن ناسنێ شاری ناوڵە خار و تەماتۆ ئەو شتانە ناوەڵە ناچین لەبەرەوە ئەو لا بزانم ئەو گوڵە چی پێ دەڵێن داوەرە کامەیە ئەوە ژاڵەیە ژاڵە دڵن نەکە یاشقی ڕەنگم بیت دەستەمێنێ ژەهری مارە هەڵەن ئەو کەسانی دەڵێن جوانی مرۆڤ بەڕخسارە شاحیریشی پێم خۆشە دوو پاتەی کێەوە گوێم لێ نەبوو ژاڵە دەڵێن نەکە یاشقی ڕەنگم بیت دەستەمێنێ ژەهری مارە هەڵەن ئەو کەسانی دەڵێن جوانی مرۆڤ بەڕخسارە حی حافرێم دەستی نووسینێت نییە وەڵڵاهی هەر زیاتر دەخوێنمەوە دەخوێن تا چەند دەخوێن بە تا پۆلی 12 پۆلی 12 ئەدی لە بۆ تواس لێناوە والله ئیدی وازم هێنا باشە باشەویش هەر تاعینە وەنە بۆ ئادێ میوەجات چ هەیە لەو گوندەی والله سێو هەیە و ئەمە ساڵ خەیسین نەبوو ترێ هەیە کەم لێکە خراپبوو شەرای لێدا ماڵی خۆت کردووە
ئەرە وەڵا لەسەر ماش نان و شەویستی وای دەکەی یان هەرامۆژن دەبێنێ وەڵا بێکەوەین و بۆ خۆم دەکەمەوەوان دەکەن فەرقی نییە شێمان دەزانی لێنێ ئەلحەمدولillah زۆری دەزانی دادەی وەڵا لەخوا بەزاد بێکێشەم نییە لە هیچ شتێکدا ئەدی ماڵە بابان لەکوێ وەڵا لە بناوێنن من بەجێت دێڵم هەر بەخێر بێ سەرچاوەکان ئەو گوڵانم زۆر خۆش دەوێت منیش خۆشم دێن نانە بەخ دەبارێت مرم خوشکێ جا من بەجێت دێڵم ڕەبی بەخێر سەرچاوەکان سەلامان لە خاڵی سلامت بخير خص قم بورجاي خص قم بورجاي تظلم العذابين مستورة مستورة واختومي وخيل لقمي ودابون مستورة مستورة واختومي وخيل لقمي ودابون مستورة خۆشەویستان ئەزیزان بۆ خۆتان دیتان کوێستانەکانی باوزێ هەم خەڵکێکی جوان هەم خەڵکێکی دڵپاک هەم خەڵکێکە کە خۆ بۆ خۆ خزمەتیان گەلێک خۆشە و ئەو خۆشەویستانێکە لە کوێستانەکانی باوزێن دیارە هەموو شتێکیان بۆ خۆیان چاندووە هەی لە تەماتەی هەی لە خەیاری هەی لە کەوەری هەی لە سەڵقی ئیدی پێویست ناکە بچنە شاری میوەجاتیشان هەموو میوەجاتەکاندا هەیە بە تایبەتی سێ و ترێ و هەنار و قەیسی ئەوە گۆرانی عەزیز وەیسیە جا بۆیە دەڵێن بە چاوەکانی خۆتان دیتان کە باوزێ وە کوێستانەکانی باوزێ شوێنێکی بە سەفا و کوێستانە و خەڵکێکی زۆر جوانیشی لێیە جا من دەمەوێ لەو کوێستانە جوانەی لەو کوێستانە بە سەفای کۆتایی بە بەرنامەیژانی جاران بێنم بە هاوکاری بنکەی ڕۆشنبیری چواقۆنەی تا بەرنامەیەکی دیکە و دیدارێکی دیکە و گوندێکی دیکە بەخوای گەورە دەسپێرم دەخوا عافیس لچی بدێ لە خەمخانەی خەمەکانی یا لە لافاوی فرمێسکەیم یا لە زامی دابانم ئامانم ئایانایی ئامانم ئایانایی